قوربان چێڵی چی بڕۆ چی بڕۆ بۆی شەکەی تەمەن چەندێکە تەمەنم 11 ساڵە لەبەرەوەی دەستمان ناڕووە ئاخر منداڵێک بەو چەمەنەوە خەمێکی هێندە گەورەی لە دڵدا بێت ئەبێت لەو قورگە پڕگریانەوە چەندان وشە هەبێت کە نەیتوانی بۆ حاڵی خراپی دەیبڕێت لە بریوشەکان فرمێسکەکانی هاتنەجواب ئەم دڵە بچووکە و ئەو هەموو ئازارە ئای خوایە گیان چەندە دنیایەکی بێبەزەییە من ئەڵێم هەژارەکانیش دەوڵەمەندن بەڵام بەخەم